penaltıya gel. ای خانت نوکرتیا دجمنه إخوانات فروتنا كرامات ملت وولاته راديو دنگی توی هاواتیا سەرانی هێژە ئەم کاتتان باش بە یارمەتی هاوکارانم هەواڵەکانی سعات 2 بروکسێلتان لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل پێشکەش دەکەین. پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بۆ ئەوەی چاویان بە مۆکیلەکەیان کەوێت سەردانی داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی جێبەجێکردنی سیزاکانی ئیمراڵیان کرد. سەردانەکە لەلایەن پارێزەرانی نووسنگەی یاسایی سەدە سۆزان ئەکپا ئیبراهیم بیلمەس چەنگیز یۆرەکلێ و عومران ئەمەکچی ئەنجام درا. پارێزەران بە مەبەستی دیداری مۆکیلەکانی دیکەیان لە ئیمراڵی واتە عومەر خێری کونار حاملی یەلدێرم و وەیسی ئەکتاش هەمان داواکاریان پێشکەش کرد. 4 ساڵە بە هیچ جۆرێک هیچ هەواڵ و زانیاریەک لەبارەی ڕێبەری گەلی کورد بەردەست نییە. لە پارێزەرانی نووسنگەی یاسایی سەدە ڕازیە ئوستورک ڕایگەیان لێدوانی CPT بۆ ئانەفە بە گوێرەی پێشنیاز و تێبینیەکانی پێشووی خۆیان و دادگای مافەکانی مرۆڤی ئوروپانیە وتی یاساکانی سزادانی قورسیش لەبارەی موەکیلەکانمانەوە جێبەجێ ناکرێت. پارێزەر ڕازی ئوستورک وتی ئەگەر حکوومەتی تورکیا بە گوێرەی پێشنیازەکان نەجوڵێتەوە CPT دەتوانێت پرۆسەیەک بخاتە گەڕ بەڵام CPT بە جۆرێک دەجوڵێتەوە کە هیچ بڕگە و مادەیەک بوونی نییە. بۆمان دەرکەوتووە CPT لە بەرامبەر حکوومەتی تورکیا تووفاقیانە دەجوڵێتەوە. جێ ئاماژەیە CPT لەبارەی زیندانی ئیمراڵی و ڕێبەری گەلی کورد لێدوانیدا و ئەوەش دەنگدانەوەی هەبوو لە پارێزەرانی نووسنگەی یاسایی سەدا ئوستورک ئەوەی خستەڕوو کە لێدوانەکانی CPT وەک دەرەنجامی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز و جەلان دراون و ڕایگەیان درێژە بەو هەڵویستیانە دەدەن کە لە کاتی دیدارە ڕوبەڕوەکاندا دەیگرنە بەر. ئوستورک هەروەها دەڵێت هەوڵ دەدەن کەشێکی بەو جۆرە ساز بکەن کە ئیدارە و کارمەندانی زیندان هیچ مامەڵێکی خراپ و نەشیا و بەرامبەر زیندانیان ناکەن. تەنیا قەدەغەی دیدار لەگەڵ پارێزەران و بنەماڵەکان هەیە. بەڵام ئەو دۆخە بە گوێرەی پێشنیازەکانی پێشووی CPT تێبینیەکانی و هەروەها بڕیارەکانی دادگاکانی مافی مرۆڤی ئوروپانیە و یەک ناگرنەوە. ڕازیە ئوستورک ئەوەی خستەڕوو کە لە ساڵی 2025دا CPT سەردانی وڵاتان دەکا بەڵام تورکیا لەنا ئەو وڵاتانەدا نییە. وتی بەداخەوە سەرباری هەموو کردەوە خراپەکان دەبینین کە CPT هەڵدەدات چاو بەسەر ئیمراڵیدا بنوقێنێت. پاسکال ساکۆلدی سناتۆری فەڕەنسی نامەیەکی ئاراستەی وەزارەتی دادی دەوڵەتی تورکیا کرد و تێیدا داوای ئەنجامدانی دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد دەکات. ئەو سناتۆرە فەڕەنسی لە نامەکەی داڕایگەیان من وەک سناتۆرێکی کۆماری فەڕەنسا لە پێناو سەرنج خستنە سەر دۆخی بەڕێز ئۆجەلان کە ماوەی 25 ساڵە لە تورکیا بەدیلگیراوە ئەم نامەیەتان ئاراستە دەکەم. راپۆرتەکانی بەرگریکارانی مافی مرۆڤ ئاماژە بۆ دەکەن کە ئاستەنگی جددی هەیە لە بەردەم ئەنجامدانی دیدار لەگەڵ بەڕێز ئۆجەلان. ئەو سناتۆرە فەڕەنسیە لەبارەی پەیوەندیە تەلەفۆنیەکەی ساڵی 2021 ڕێبەراپۆل لەگەڵ محەممەد ئۆجەلانی برای نووسیوێتی ئەو پەیوەندیە تەلەفۆنیە تەنها 4 خولەک بەردەوام بووە و دواتر پرچێنراوەوە. ئەو دۆخە گومانی گەورەی لەسەر مافە بنەڕێتیەکانی بەڕێز ئۆجەلان دروست دەکات. من لەسەر بنەمای پەیمان نامەی نێودەوڵەتی مافی مەدەنی و سیاسیەکان و تۆمارەکانی نیلسون ماندێلا داوای زانیاری لەبارەی دۆخی تەندروستی عەبدوڵڵا ئۆجەلان دەکەم. لە هەمان کاتدا وەک پارلەمانتارێکی فەڕەنسا دەمەوێت بە ئامادەبوونی پارێزەرەکانی چاوپێکەوتن لەگەڵ بەڕێز ئۆجەلان ئەنجام بدەم. بۆ ئەو مەبەستە داوا دەکەم ڕێگەم پێ بدرێت. میدیاکانی ڕۆژاوای کوردستان سەبارەت بە تۆپبارانکردنی دوو گوندی سنووری ناوچەی شیراوە لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە زانیاریان بڵاو کردەوە. میدیاکان بڵاویان کردەوە دەوڵەتی داگیرکەری تورک تۆپبارانی گوندی تەنەبوو دەوروبەری گوندی بینە دەکاردوگیان سەر بە ناوچەی شیراوان لە کانتۆنی ئەفرین و تا ئێستا بردومانەکە بەردەوامی هەیە. جێگای ئاماژەیە تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی زیانی گیانی و مادیەکانەوە بەردەست نییە.
مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دموکراتیک لە وەڵامی پرسیارەکانی ئاژانسی ئانهای ڕایگەیاند کە مەحاڵە بگەڕێنەوە بۆ 12 ساڵ لەمەوبەر و لە 13 ساڵی شۆڕشدا پێشهاتی نوێ ڕوودەدات. فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دموکراتیک باسی لەوە کرد کە ململانی و کێشەکانی نێوان ئەنقەرە و دیمەشق زیاترە لە خاڵە هاوبەشەکانیان و ڕایگەیاند کە ڕێککەوتنی هەردوولا زۆر ئەستەما. هەروەها عەبدیوتی ئێمە پێمان وایە چارەسەری لە ڕێگەی دەمەشقەوە پێک دێت. ئێمە کۆبوونەوەمان هەیە بەڵام دەمەشق دەبێت بە مامەڵە و هەڵسو کەوتی خۆیدا بچێتەوە. هەروەها عەبدی ئاماژەی بەوەش کرد بۆ مەرجەی دەوڵەتی تورک و گروپە گرێدراوەکانی ناوچە داگیرکراوەکان بەجێبهێڵن دەتوانین لەگەڵیاندا دیالۆگ بکەین. هەروەها مەزلوم عەبدی وتی لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا لە ڕێگەی دیالۆگەوە هەوڵی دۆزینەوەی چارەسەریمان لەگەڵ ڕژیمی سووریادا داوە. ئێمە پێمان وایە دیالۆگ لەگەڵ ڕژیمی سووریا دەکرێت بۆیە بەردەوام دەبین لە پەیوەندیەکانمان بەڵام هیچ ڕێککەوتنێک تا ئێستا نەکراوە چونکە ڕژیمی سووریا هێشتا ئامادەی چارەسەری نییە بۆ گەڕانەوە بۆ دۆخی پێش ساڵی 2011 مەرجمان هەیە. هەروەها فەرماندەی گشتی قەسەد ڕایگەیاند ئەگەر 13 ساڵ بە بەرخۆدان تێپەڕێت پێشکەوتنی بەهێزتر ڕوودەدات. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا هاوپەیمانی نێودەوڵەتی بە 7 فڕۆکەی بارهەڵگری سەربازی 178 ئۆتۆمۆبیلی بارهەڵگر چەک و کەرەستی سەربازی گواستوێتەوە بۆ بنکەکانی لە ڕۆژاوای کوردستان. بە گوێرەی ئاماری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ بەهێزکردنی بنکە و بارگاکانی دژی هێرشی گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران ئەو هەنگاوانەی ناوە هاوپەیمانان لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ئێستا بە 72 فڕۆکە 233 ئۆتۆمۆبیلی بارهەڵگر چەک و کەرەستەی سەربازیان گواستوەتەوە بۆ ڕۆژاوای کوردستان. شان بەشانی گواستنەوەی چەک و کەرەستی سەربازی بۆ ڕۆژاوای کوردستان ڕاهێنانی سەربازی هاوبەشی نێوان هێزەکانی هاوپەیمانان و هەسەدەش زیاتی کردووە کە لە مەشقەکاندا چەکی دژە فڕۆکە و چەکی قورسی جۆراوجۆر بەکاردەهێنن. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردەوە ئەندامانی ئەنجومەنی سەربازی منبەج 2 درۆنی چاودێری سوپای تورکیان لە سنووری گوندی توخال لە منبەج کردووەتە ئامانج و هەردوو درۆنەکەیان خستوەتە خوارەوە. ئەنجومەنی سەربازی منبەج کە لە چوارچێوەی هێزەکانی سووریای دموکراتیکدایە لە 28 شوباتیشدا درۆنێکی دیکەی سوپای تورکیای لە سنووری گوندی یاڵانلی لە باکووری ڕۆژاوای منبەج خستبووە خوارەوە. لە ڕۆژانی ڕابردوودا بردومانی تورکیا و هێرشی گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا بۆ سەر هێزەکانی ئەنجومەنی سەربازی منبەج و گوندەکانی منبەج زیادیان کردەوە و بەهۆشیەوە شەڕ و پێکدادانی قورس لە نێوان هێزەکانی ئەنجومەنی سەربازی منبەج و گروپە چەکدارەکاندا ڕووی داوە. بەپێی زانیارە خۆجیەکان دوێنێ ڕامین زلە لە هاوڵاتی خەڵکی شاری نەغەدە لەلایەن هێز ئەمنیەکانی ئەم شارەوە دەست بەسەر کراوە. زانراوە هێز ئەمنیەکان بەبێ بڕیاری دادگا پاش چوونە ژوورەوە بۆ ماڵی ئەم هاوڵاتیە ناوبراویان دەست بەسەر کردووە بۆ شوێنێکی نادیار گواسترایەتەوە. تا ئێستا سەبارەت بە هۆکارەکانی دەست بەسەرکران و تۆمەتەکانی دژیم هاوڵاتیە زانیاریەک لە بەردەستان نییە. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق لەبارەی گەڕانەوەی نزیکەی 2000 ئاوارە بۆ زێدی خۆیان ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لە چوارچێوەی بڕیارەکانی سەرۆگوەزیران بە مەبەستی کۆتایی هێنان بە دۆسیەی کامپەکان و داخستنیان 1841 ئاوارەی دانیشتوی کامپەکانی کاربەتۆی 1 و 2 لە سنووری پارێزگای دۆک بە ڕەزامەندی خۆیان گەڕێنراونەوە بۆ شنگال. ئاماژە بۆش کراوە پرۆسەی گواستنەوەی خێزانەکان و کەلوپەلەکانیان بە هاوکاری ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچ و بە هەماهەنگی لەگەڵ هێز ئەمنیەکان و ئیدارەی پارێزگاکانی دهۆک و نینەوە ئەنجام درراوە. ئەوەش خراوەتە ڕوو ئەو ئاوارانەی کە گەڕاونەتەوە هاوکاری داراییان بە بڕی 4 میلیۆن دینار پێدراوە و کەرەستەی ناوماڵیشیان بۆ دابین کراوە. پێشتر ئیڤان فایق وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق ڕایگەیاند بوو تا کۆتایی ئەم مانگە سەرجەم کامپەکانی سنووری پارێزگای سلێمانی دادەخرێت. هەروەها تا کۆتایی مانگی تەمووز سەرجەم کامپەکانی هەرێمی کوردستان و عێراق دادەخرێت. بەهۆی نەبوونی ئاوەوە دانیشتوانی گەڕەکی بەهاری کۆن ڕێگای 100 متری شاری هەولێریان گرتەوە و لە ئێستادا لە هەولێر خەڵک خۆپیشاندان ئەنجام دەدەن.
لە یەکێک لە پرۆژە نیشتەجێبوونەکانی پارێزگای هەولێر دایک و منداڵک کەوتنە خوارەوە و دەستبەجێ لە شوێنی ڕووداوەکە گیانیان لەدەستدا بە پێی زانیاریەکان لە پرۆژەی نیشتەجێبوونی ئەتلانتیک سیتی کە دەکەوێتە سەر ڕێگەی سەرەکی کۆی هەولێر ژنێک و منداڵەکەی لە شوقەیەکی هەشنەهۆمیدا کەوتنە خوارەوە و دەستبەجێ لە شوێنی ڕووداوەکە هەردووکیان گیانیان لەدەستدا. دوای ڕووداوەکە هێز ئەمنیەکان گەیشتنە شوێنی ڕووداوەکە و دەستیان بە لێکۆڵینەوە کرد، بەڵام تا ئێستا هیچ ڕوونکردنەوەیەکی فەرمیان دەربارەی هۆکاری سەرەکی ڕووداوەکە بەڵام نەکردوێتەوە و ناسنامەی ژن و منداڵەکەش نادیارە. هەروەها تا ئێستا ڕوون نییە کە ژنەکە خۆی داوەتە خوارەوە یان فرێدراوەتە خوارەوە. دوای ئەوەی بڕیار بوو دوێنێ بەرێکی نوێ دژ بە داگیرکاریەکانی تورکیا لە سلێمانی ڕابگەێنرێت، بەڵام ئاسایشی سلێمانی ڕێگری لە بەستنی کۆنگرەکە کرد و گرژی و ئاڵۆزیان دروست کرد. لە ئێستادا بەرەی یەکڕێزی دژ بە داگیرکاری ڕاگەیان بە توندی ئیدانێ ئەو کارەی ئاسایشی سلێمانی دەکەن کە هاودڵی خۆیان بۆ تورکیا دەربڕی، داوا لە ئازادی خوازانیش دەکەن پێویستە بە توندی لە دژی هێرشە داگیرکاریەکان بوەستنەوە. بەرەکە دەڵێت کەسانێک کە بە مەبەستی بەشداریکردن هاتبوون ڕوبەڕووی پەلامار و ڕێگیریکردن بوونەتەوە، بۆیە دوجار لێژنەی سەرپەرشتی بەرەی یەکڕێزی دژ بە داگیرکاری دەست بە جێبڕیاریدا کە کۆنگرە ڕۆژنامەگەریەکە بباتە بەردەرکی سەرا و لەوێ ئەنجامی بدەن، بەڵام لە کاتی خوێندنەوەی ڕاگەیانەکە هاوبەشەکە بەڵام ببورن بە لە کاتی خوێندنەوەی ڕاگەیاندنە هاوبەشەکە لەلایەن دڵسۆز زەنگەنەوە لە پڕ هێزەکانی ئاسایش بە شێوەیەکی دڕندانە و ناشرین پەلاماری بەشداربوونیاندا، بەڵام هەڵسوراوان شوێنەکەیان جێنەهێشت و بە دروشمتنەوە دژ بە داگیرکاری و هاوکارانی داگیرکەران بەرگریان کرد. ڕۆژنامە نووسانی کۆیە دەڵێن ناوچەکانی ژێر دەسەڵاتی پەدەکە بوونەتە ناوچەیەکی مەترسیدار بۆ سەر ڕۆژنامە نووسانی ئازاد. دەشڵێن ئەم کابینەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بە کابینەی سەرکوتکردنی ئازادی و سنووردارکردنی ئازادی ڕادەربرین دەناسین. ڕۆژنامە نووسانی سنووری شارۆچکەی کۆیە لەبارەی نەبوونی ئازادی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە سنووری پەدەکە، هەروەها بەرتەسکردنەوەی ئازادی و ڕادەربڕین و لەبارەی زیندانیکردنی ڕۆژنامە نووسان دێنە قسە. ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان قسە و باسی زۆر لەسەر دەکرێت. چەندین جاری تریش ئێمە لە میدیاکان و هۆشداریمان داوە بەداخەوە کە تا ئێستا ناتوانرێت ڕۆژنامە نووسان بە ئازادانە قسە لەسەر بابەتەکان بکەن لە چوارچێوەی یاساکانی ڕۆژنامەگەریدا. چەندە ئەوە لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی تر، لە قەزایەک و بۆ قەزایەکی تر، لە نەحیەکەوە بۆ نەحیەکی تر، لە پارێزگایەکی بۆ پارێزگایەکی تر دەگۆڕێ. بە نمونە لەوایە لە سنووری سلێمانی و لە سنوورەکەی من لە کۆیە کە لە تەقتەقیش بە هەمان شێوەکە من دانیشتوویم کەمتر بەچاو ناوچەیەکی تر بەچاو بادینان و بەچاو سنووری پارتی دیموکراتی کوردستانەوە ئازادانەتر ڕۆژنامە نووس بتوانێت لەسەر بابەتەکان قسە بکات و لەسەر و بابەتەکانی ڕۆژ قسە بکات و بتوانێت ڕای خۆی دەرببڕێت و بەدواداچوون بۆ کێشە و گرفتەکان بکات. بەڵام لە سنوورێکی تری وەکو بادینان دەبینین بەداخەوە تا ئێستا ڕۆژنامە نووس لەسەر کۆمنتێک، لەسەر لایکێک، لەسەر بچووکترین بابەت دەستگیر دەکرێت، لێپێچینەوەی لەگەڵ دەکرێت. تا ئێستا ناتوانێت ڕۆژنامە نووسان لە هەموو سوورەکان بە ئازادانە بتوانن مامەڵە لەگەر گرفتووە بابەتانە بکرێت. بە تایبەتی لە دوایین کابینەی حکوومەتی هەرێم ڕۆژ لە دوای ڕۆژ بەرتەستتر دەکرێتەوە. بەداخەوە چەندین ڕۆژنامە نووس و چالاکوانی مەدەنی ڕاپێچی دادگایی حیزبی کراون. یەکێک لەو کەسانی کە بۆ ماوەی ساڵێک لە زیندانەکانە کاک سولێمانە، ئەمەی کە ئێستا حکوومەت پەیڕەوی دەکا بە هیچ شێوەیەک لەگەڵ یاسای ڕۆژنامەگەری ناگونجێت کاتی خۆی کە لە ساڵ 2008 دەرکراوە. بەداخەوە ئەم دادگایەکی سیاسی حیزبی بەرتەسکراوە، ئازادی ڕادەربڕین لە قالب دراوە. نەخێر ئەوەی کە دەستی بە چالاکیەکان و زانیاریەکان دەگات تەنها ڕۆژنامە نووسانی دەسەڵاتن، کەناڵەکانی دەسەڵاتن. ڕۆژنامە نووسانی سربەخۆ، ڕۆژنامە نووسانی دەرەی ئۆپۆزیسیۆن، کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن ناتوانن لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێم لە ڕاگەیاندراوێکدا دەستگای ئاسایشی هەرێم دەڵێت لەسەر بنەمای زانیاری هەواڵگەری پێشوەختە دەستیان بەسەر 44 کتێبی ڕۆپۆشکراو بە مادەی هۆشبەردا گرتووە. ئەوەشیان خستە ڕوو بە ڕێوەبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکانی سەر بە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان لە تاقیگەی پەیمانگای پزیشکی دادی سلێمانی پشکنینی زانستیان بۆ پەرتوکەکان کردووە و لە ئەنجامدا پشکنینەکان دەریان خستووە پەرتوکەکان ڕۆپۆشکراون بە مادەی کریستاڵی جۆری ئەمفیتامین. بە گوێرەی زانیاریەکانی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بازرگانان
ویستویانە مادە هۆشبەرەکان بە شێوەی ترانزیت بهێنن بۆ هەرێمی کوردستان و لەوێشەوە بیگوازنەوە بە وڵاتی بەریتانیا. بەڵام هێزەکانی ئاسایش بە فەرمانی دادوەری لێکۆڵینەوە توانیویانە تۆمەتبارێک دەستگیر بکەن و دەست بەسەر سەرجەم پەرتوکەکانیشتا بگرن. ئاسایشی هەرێم ڕایگەیان لە ئێستادا تۆمەتبارەکە بە مادەی 26 لە یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان ڕاگیراوە و لێکۆڵینەوە لە دۆسیەکە بەردەوامە. لەسەر بنەمای بازار کە خواست و خستنە ڕوە دوای 3 ڕۆژ دابەزینی بەردەوام نرخی نەوت ئەمڕۆ بەرز بووە. 1 بەرمیل نەوتی برنتی دەریای باکوور ئەمڕۆ 20 سنت بەرز بووە بە 82 دلار و 40 سنت مامەڵی پێوەکران. نرخی نەوت لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا بەردەوام دابەزیوە. بە پێی ناوەندە داراییەکان واسێنانی جۆ بایدن بەربژێری دموکراتیکەکان لە کێبڕکەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کاریگەری ئەوتۆی لەسەر بازاڕی نەوت دانەناوە. شرۆڤەکارانی سەربەسیتی بانکی ئەمریکا پێیان وایە هیچ کام لە کامیلا هاریس کاندیدای دیموکراتیکەکان و دۆناڵد ترامپ کاندیدای کۆماریەکان بانگەواز بۆ سیاسەتێکی نەوتی نوێ ناکەن و کە کاریگەری لەسەر بازاڕی نەوت دابنێ. هەروەها شرۆڤەکارانی بانکی مۆرگەن ستانلی پێشبینیان کردووە لە چارەکی کۆتایی ئەمساڵ بازاڕی نەوت لە ڕووی خستنە ڕوو خواست هاوسەنگ بێت و ساڵی داهاتوش خستنە ڕووی نەوت زیاتر دەبێت لە خواست بۆ ئەو کالا استراتیژیە هەر لە پەیوەندی لەگەڵ هەڵبژاردنەکانی ویلایەتە یەکگرتووەکان. نرخی زێر لە دوای کردنەوەی بازاڕەکانی ئاسیا بەرز بووە و 1 ئۆنسەی بە 2440 دلار مامەڵی پێوەکرا. بازرگانانی زێر بە دوای ئاماژەی نوێ دەگەڕێن کە لە چ کاتێکدا بانکی ناوەندی ئەمریکا دەست بە کەمکردنەوەی سوودی بانکی دەکات. دوای ئەوەی جۆ بایدن لە کێبڕکەی سەرۆکایەتی ئەمریکا کشایەوە بەهای دلار دابەزی و بەهۆشیەوە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی زێرداناوە. کایل ڕۆدا شرۆڤەکاری بازاڕە دایراییەکان سەر بە کۆمپانیای کاپیتال ڕایگەیان تا بەزینی بەهای دلار و ناڕوونی سیاسی لە ئەمریکا دەبنە هۆکار بۆ پاڵپشتی لە نرخی زێر. بە پێی راپرسیەکان 90% بازرگانان پێیان وایە لە مانگە ئەیلولدا بانکی ناوەندی ئەمریکا سوودی بانکی کەم دەکاتەوە. کەمکردنەوەی سوودی بانکی لە ئەمریکا خواست بۆ کڕینی زێر زیاد دەکات. بازرگانانی زێر ئەم هەفتەیە چاویان لە ئامارەکانی پێویست بە خەرجی بەکاربەر لە ئەمریکا کە ڕۆژی هەینی بڵاو دەبنەوە. ئاماری گرنگی دیکە کە ئەم هەفتەیە بڵاو دەبنەوە بریتین لە فرۆشی خانوبەرە لە ئەمریکا و ئاماری نوێی بازاڕی کاری ئەو وڵاتە کە کاریگەری لەسەر نرخی زێردادنێت. دوای 2 ساڵ لە قەدەغەکردن بەهۆی کەماویەوە ئەمساڵ دەسەڵاتدارانی عێراق ڕێگەیان داوە بە چاندنی برنج. مەهدی سەهر جەبوری بریکاری وەزارەتی کشتوکاڵی عێراق بە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرزی ڕاگەاندووە لەم بەرزەدا عێراق نزیکەی 150 کیلومتر چوارگۆشەی تەرخان کردووە بۆ چاندنی برنج. چاوەڕوانش دەکرێت بڕی بەرهەمی بگاتە 150,000 تۆن. بە گوتەی لێپرساوانی عێراق بڕیاری مۆڵەتپێدانی چاندی برنج پەیوەندی هەیە بە بوونی ئاوی پێویست بە تایبەت کە لە وەرزی زستانی ڕابردوودا بارانی باشتر باریوە بەراورد بە 2 ساڵی ڕابردوو. جگەلەوەش تورکیا بەڵێنی داوە ئاوی زیاتر بۆ عێراق بەربداتەوە. بە مەبەستی پشتیوانی لە پرۆگرامی سەبەدەی خۆراک کە لە سەردەمی ڕژیمی پێشوو عێراق بە یەکێک لە 10 گەورەترین هاوردەکاری برنج و گەرم دادەنرێت لە جیهاندا لە کاتێکدا پێشتر گەورەترین هەناردەکاری خۆرما بووە لە جیهاندا. ئیدی کۆهێن چاودێری سیاسی و ڕاوێژکاری حکوومەتی ئیسرائیل لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس ڕایگەاندووە ئەگەر بێت و میلیشیای عێراقیەکان موشک ئاڕاستەی ئیسرائیل بکەن ئەوە بەندەری بەسرەی عێراقیش چارەنووسی هاوشێوەی بەندەری حودەیدەی یەمەن دەبێت. بیستی ئەم مانگە سوپای ئیسرائیل لە ڕێگەی 20 فڕۆکەی جەنگی لە جۆری F-15 دووری نزیکەی 2000 کیلومتریان بڕی و هێرشیان کردە سەر بەندەری حودەیدەی یەمەنی. ئەمبارەکانی سوتەمەنی و بنکەکانی گۆمڕۆکیان لەو بەندەرە کردە ئامانج کە بە گوێرەی وەزارەتی تەندروستی یەمەن بەهۆی هێرشەکەەوە نزیکەی 84 کەس بریندار بوون. هێرشە ئاسمانیەکە ڕۆژێک دوایەوە دێت کە حوسیەکان بە درۆنێکی بۆمب ڕێژکرا و سیستەمی بەرگری ئاسمانی ئیسرائیلیان بەزاند و ناو جەرگەی تەل ئەڤیڤیان کردە ئامانج کە بووە هۆی کوژرانی ئیسرائیلیەک.